معاشی نەبی ئەو چەکە هەدی ئەوە ئایا بەچ نەبوونی خزمەتگوزاری گرفتی بۆ دانیشتوانی گەڕەکێکی سنتەری قەزای سۆران دروست کردووە. بەخوا هەندێک جاوەلێتی ئەو جادەیە یعنی وەی لێ تێ سیارە لێ دەرناچن کاکە سیارە ناچی ئەوە بەردەپەیان وەرکردە سێ چار ڕۆژ کە باران و قڕپیابی قڕتێتە سەرێ معنی سیاری کەسکە لێ دەرناچی ئەوە زۆر پێویستن پێ ڕاستی وەکو خستەخانە وەکو مەکتەب لە منداڵە ئەو ڕێگەوبانە ئاو هێکسا مەسن مەغدورین لە ئاو هێکزە مەغدورین زۆرن پێویست پێە بەخوای ئاومان نییە کارەبامان نییە مەکتەب نییە خستەخانە نییە ئەوانە هەمووی کێشەنە بەڕاستی جادەکەمانە بینن ئێستا ئەنگۆبێرە داهاتینە و ڕۆیشتینەوە باوەڕ کە دەبی تانکەر ئاوە سەری بکەن هەتا بەست ئەو تۆزە و پێی لەخوا بیتەوە تۆز و خۆڵەکی زۆر ئاوەکی کەم کارەبایەکی کەم مەکتەبەچیەوە کچم ئەو ساڵ ئەچتە مەکتەبێ باوەڕ کە دڵم ناری لە جادەی بپەڕینمەوە باری دارایشم باش نییە پاسی لۆ بگرمەچی ئەو خەڵکەی گەڕەکی سەردەشت لە ئێستادا نەبوونی تۆڕی ئاوی خواردنەوە و خراپی تەلەکانی کارەبا و نەبوونی خوێندنگا و نەبوونی بنکەی تەندروستی و خراپی ڕێگاوبان نیگەرانی زۆری لای دانیشتوانەکەی دروست کردووە. ئێمە لە ساڵی پارەوە لە چاردەی هەشتەوە کتابمان لە ئیدارەی سەربەخۆی سۆران لای کاک هەڵگۆردی دوسێ جارە مەڕازەعەمان کرد دەڵێن دەکەین ئێستا تەسیسی ئاوی لێنی ئەم شوێنە تا ئێستا بۆری ئاوی لۆ نهاتیە بەتانکە لۆ مەجموعە ماڵێک دێ ئەوانی دیکە هیچ داوا لە بەڕێز کاک هەڵگۆردی دەکەین چارێکمان لێ بکە مەوزوعی ئاومان لە حۆلکە زایدەن زادە حەب سارە ئەمە دانیشتوی ئەو گەڕەکەیمە وەکو ئاومان نییە بە هیچ شێوەیەکی پرۆژەی جادەوبان ئەوە بەخۆی تانەبینن مەسەلە زۆربەی ئانی لەسەر هەرچی خۆن مەسەلە تەرتیبگرن کردیە ئەم هاوڵاتیەکە مەسەلە پێویستی ماپە خزمەت گوزاری هەیە لێ گەڕێشی مەسەلە جادەیە ئاوە خستەخانەیە مەتکەبە ئەو شتەن هەموو پێویستە بە قورعان دەبی ئەمە هەفتانە ڕۆژانە یعنی هەفتەی دوو جارە ئەمە ئاوەکەی بکڕین بە پێی توانە یعنی شەخصێ فەقیری معاش خۆرنیە پارەی نیە هەستی بچی کۆبۆنە کۆبۆنی بکڕی کۆبۆن بە 7500 کابرا کۆبۆنتان کردو تێکە هەند ئاوەی تێناکات و هەتاوەکو یعنی حاجتی خۆمارە خۆ بێ بەکاربینێ ماوەی 14 ساڵە لە گوندی دێڵزیان گەڕەکی سەردەشت جیا کراوەتەوە لە سنووری قەزای سۆران لە ئێستادا ژمارەیەک خێزانی تێدانیش دەجێن بەڵام حکوومەتی هەرێم هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ ئەو گەڕەکە ئەنجام نەداوە. دوای 14 ساڵ بنیاتنانی گەڕەچێک لە سنووری قەزای سۆران تا ئێستا لە کەمترین خزمەتگوزاری کە تۆڕی ئاوی خواردنەوە و کارەبا و نەبوونی خوێندنگا و نەبوونی بنکەی تەندروستی بۆتە گرفت لە بەردەم هاوڵاتیان و دانیشتوانی ئەو گەڕەکە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز سۆران.